لە هەوڵێکدا بۆ پێشکەشکردنی ئەزمونێکی دەوڵەمەندی کولتوری و هونەری بۆ بینەری کورد بە تایبەتی و بینەران لە سەرانسەری جیهان بەگشتی فێستیڤاڵی فیلمی زاگرۆس ئەم ساڵیش دەبێتەوە بە سەکۆیەک بۆ هونەرمەندانی کورد تا کارەکانیان نمایش بکەن. فێستیڤاڵی فیلمی زاگرۆس یەکەمین فێستیڤاڵی فیلمی کوردیە بە شێوەی ئۆنلاین و دەرفەتێکی ناوازە دەرەخسێنێت بۆ نمایشکردنی میراتی دەوڵەمەند و هەمە چەشنی کولتوری کوردستان و هونەری سینەما بۆ شەیدایانی ئەم هونەرە. بۆ قسەکردن لە سەر ئەم بۆنە هونەریە هونەرمەند سیمۆن سلەیمانی سەرپەرشتیاری فێستیڤاڵی فیلمی زاگرۆسمان لەگەڵا لە شاری پاریسەوە. کاک سیمۆن سڵاو لێبێت. سلااو سەر چاوان زۆر سپاس. زۆر سپاس بۆ تۆش. فێستیڤاڵی زاگرۆس وەک یەکەم فێستیڤاڵی فیلمی ئۆنلاین چ کاریگەریەکی لەسەر فیلمی کوردی دەبێت؟ دەم باش بۆ هەر کەسی سلااو بۆ هەموو کوردستانیان و وێ ڕۆژەدا دەلال ئێستا ئێمە لەسەر سینەما قسە دکن. فستیڤالی مە تایبەتی بۆ نیشاندانە فیلمên کوردی باوایکی ئۆنلاین بنەنیویسە ئینگلیزی ji 4 پەرچەی کوردستانê û yek jî ji diasporayê fîlmên cûr bi cûr cuda cuda belav dike. Karîgerî herî mezin îro Kurdistana me welatê me perçe bûye û em ji hev dûrin. A duyem li welatên wekî Tirkiye û Îranê li ser sînemaya Kurdî, kultura Kurdî sansûr û qedexe hene. Bi şêwazeke online festîvaleke wiha li ser xet ême hemû sînor û sansûran dişkênin xwe digênin her kesî. Yani karîgerî herî mezin ame ye. Îro her kes ji çar quncikên dünyayê etwanin bi rastexo li ser înternet fîlmekî ji Rojhilat, fîlmekî ji Başûr, Bakur, heta fîlmên Kurdî li Ewropa çêbûne bi awayekî azad, serbest temaşe bike. Lewra karîgerî eme zor zêde ye ku her kes bibîne ku ka sînemaya Kurdan heye û derfet jî hebe van fîlman temaşe bike. واتە بە بۆچوونی بەڕێستان فیستیڤاڵێکی ڤیژوەڵ چ دەرفەتێک بۆ سینەماکاری کورد دەرەخسێنێت؟ یعنی دەرفەتی سەرەکە ئەمەیە ku هونەرمەندێک سینەماگەرێک فیلمێکی بەرهەمێکی چێ dike ئەخوازە gelî Kurd yan jî temaşevan sînema hez bibînin. Yani derfetî sereke eme ye. Îro li Kurdistanê em derfet zêde niye. Bi taybetî li Bakur û li Rojhilat heta li Ewropa salonên mezinê dünyayê, festîvalên mezinê dünyayê zêde derfet nabin ku cih bidin Kurdan. Lê wexte ku festîvalek vîjwal online çê dibe her kes dizane ku sînemager dizane ku roj bê li ser festîvalekî online xelkî Kurd van fîlmên wî temaşe dike. Ama motivasyonek zor mezin e. Ê duyem li vir her kes dibe sînemaya Kurd lê kes nizane kîjan fîlm heye, kî derhênere, kî hunermend e, kî aktör e. Çimkî ême zêdetir li ser dibin tesîra sînemayeke global dimînin yan jî sînemaya Îranê û Tirkiye û welatên din dimînin. Lê birêya vê her kes dikare ku bibîne fîlmên Kurdî hene, derhênerên Kurd hene û em dikarin van fîlman awayekî azad li mala xwe, li kargeha xwe, li ser rê, li trênê, li otobüsê bi awayekî rihet temaşe bikin. Yek jî persendek mezin heye saya vê Kurd ji 4 perçeyê Kurdistanê fîlmên bi zarawayên cûr bi cûr bi soranî, goranî, kurmancî, zazakî dihesin û dibînin. ئەمە ژی خزمەتێکی زۆر مەزنە. بەڵێ گەلی کورد بە درێژایی مێژوو کللتور و زمان و چیرۆکەکانی خۆی پاراستووە. سینەما چ ڕۆڵێک لەو بوارەدا دەگێڕێت؟ دەستخۆش ئەمە بڕاستیژی پرسێکی زۆر مهمە. سینەما هونەری هەفتەمە. یعنی 6 هونەری دن هەنە لێ سینەما هونەری هەری مەزنی ئاخیرە داویە. û sînema ji hemû 6 hunerên din pêk tê. Yani tenêya tiştekî xweser nîne. Sînema her hunerî di nav xwe de dihewîne. Li ber wê
دبردا رول سینما براستیجی زور مزنه یعنی 100 سال برینها ایجاد بویه 120 سال برینها ل دنیا و عالم همو هنر خود به سینمای مزن کریه حتی لگلک ولاتان پروپاگاندا یا پولیتیکش به سینمای کرنه یعنی تاثیر و کاریگری سینمای لسر جواته لسر بیرواری و حشمندی و حشواری گلک خورته ایجا ام کرد حیان ها به زحمتی گلک تشتین خو پاراستنه ایرو هرچی قاسی رو روجاوا و لباشور ستاتویا که کردستانی هبجی هرچه ایندن حتی کردین لدیاسپورا نه جوه یکی بیپارمانه بله و به شخصانه برخوددن که زمان خو کلتور خو هنر خو ادبیات خو بپارزن بله لسینما ایرو پرسندک مزن دده که تو به یک دست یک جار هم زمان بپارزی هم هنر دیتباری بپارزی هم او کلتورا دناو گل ده جه چار پرچه این کردستانه جه نقطه این گله که دور تو بکار ببینی پیش هف و او جی دبه خدمت نتوبونه و گل وها دزانا کو کردبون کردستانی بون جه گلک پیکاتیان گلک زاراویان گلک کلتوران گلک چندین جدا پیکته لورا تاثیر سینمایی وقت چکک زف مزن زف خورد لازم همجی بکار بینن لی هلبت دزگه این سینمایی هنه لگلک نقطه این کردستانه لی ایرو به فستیوال که آنلاین هم دخوازن خدمت ویب یکی بکن و فیلمین هاتنه کشاندن در هنرین جدا جدا و یکی بینیم پیش چاوه گل حتی ما او نها ورسیون دویم هم پیکتینن سالا بوری ما فوکوس لسر روجاوا بو ام سال جی فوکوس لسر روجلاته و به تایبتی جی اما سینوری لسر کردستان اوه کی تمام بکارتینن جخو گلک فیلم مجلس سروینه بله کاک سیمون واتا اما بپرسم استی بەشداری کردنی سینەماکاران لەم خولی فستیڤالەدا چۆن هەڵدەسەنگێنیت؟ وقتی ئێمە بریاردا خزمەتێکی ئۆنلاین بکن گەلک تشتێن و ما نەجارباند بوو نەدیت بوو نەژیابوون لازم بوو ئەم خەیال بکن لەبرە فستیڤالی یەکەم ئەوەیەکی ئۆنلاین چێ بوو ما بخۆ گیهاند سینەماگەرم بۆ و فیلمێن وان ڕەجا بکن سالی بۆری لەسەر ئینتەرنێت ئێوە زانن ئیستاتیستیک زۆر خورتن سالی بۆری 173,000 ئینسان تەب لە فستیڤالێ بوو و فیلم تەماشەک و ئەمە هەفتەیە کە فیلمێمە فستیڤالێمە دەست پێ کریە 94,000 ئینسان هەیانها بەشدار بوونە یعنی فستیڤالەمە یەک مەنگ ددۆمە تخمینامە 300,000 400,000 ئینسان لەسەر خەتێ لەسەر ئینتەرنێتێ 20 فیلمێن کوردی جور بجور ئانیماسیۆن هەنە بەلگە فیلم هەنە فیکسیۆن هەنە هەر تشتێ ئەتوانن ببینن و تەماشا بکن بە کولتورا کوردی سینەمایە کوردی هایدار بن ئەمە عەلاقەیەک زۆر مەزن هەیە لێ ئەم دخوازن وێ فستیڤالی زیاتر مەزن بکن ئیساڵ 20 فیلم هەنە بەلکی سالی بێ ئێمە 30 فیلم بژبێرن 5 فیلم بژبێرن کو بڵا گەل ئێمە فیلمێن کوردی باوایکی ڕەحات ئازاد تەماشا بکە کاک سیمۆن سوپاس بۆ بەشداریکردن لەگەڵمانە هیوای سەرکەوتنە بۆ ئەخوازین